دەیەمینیان ئەبێ ئەو جۆرابەی کە ئەیکەینە پامان قاپەڕەقەمان بشارێتەوە. ئەگەر قاپەڕەقەی نەشاردەوە جایز نییە مەسحەکەی لەسەری. ئاگادار بە ئەو جۆرابانەی کە ئەمڕۆ دەرچووە کەوا کەعب ناشارێتەوە جایز نییە مەسحەکەی لەسەری، چونکە ئاشکرایە کە مەسحەکە لە باتی شۆرینەکەیە، بەڵام خوای پەروەردگار بۆمانی ئاسان کردوێتەوە. بۆیە تا کوێت جایزە بشۆی؟ تا قاپەڕەقەت لەگەڵیا باشە، گەرێ جۆرابێ بکەیتە پات کە قاپەڕەقەتی گردە بێ. بۆیە ئەو جۆرابانەی کەوا قاپەڕەقە ناگرێ جایز نییە مەسح بکرێ لە بانی. ئەمە هەندێک لە ئەحکامەکان دەربارەی مەسح عەلە الخوفەین بتوانین ئاگاداری بین و بەو شێوە بیکەین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردبێتی و بزانن ئەمە یەکێکە لە عەلامەی ئەهلی سونە و جەماعە. بۆیە ئینسان پێویست ناکاکەوە شەک لە دڵیا بێ یان گومان لە دڵیا بێ یان بێژێ بەخوا من دڵم ئاو ناخواتەوە. ئەمە لە پێغەمبەری خۆشەویستەوە صلی الله علیه وسلم هاتە، بەخوات و لە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەریستر نیت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردێتی، سەحابە کردێتی، ئیجماعی عولەما. دوای ئەوان ینی حتا ئیمامی نەووی ئەفەرمێ هیچ کەسێک مخالفەی ئەمەی نەکردە لە ئەهلی سونە ئیلا ڕافیضە، یەهود، ڕافیضە، خەوارج. فبووە تەنها ئەمسیانن کەوا مخالفەی ئەمەیان کردە. ئەمما اعتقادی ئەهلی سونە و جەماعە ئەوەیە کەوا مەسح لەسەر خوفەین یەکێکە لە ڕوخسەتەکان، یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم.